لە شاری کەرکووک هاتووە بە سلێمانی. ئەندامی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستانە و خاوەن پێداویستی تایبەتە. ناوی ئاڤێستا دڵشادە و ئەیەوێت بەشداری چالاکیەکانی ڕۆژی 25 نۆڤەمبەر بکات. لە کەرکووکەوە هاتوون، کەرکووکی کوردستان، لە ئێوە پیرۆز، لە کورد پیرۆز، لە کورتە باڵەکانی کوردستان پیرۆز. ئەم جیاوازتر لە ژنانی دیکە داواکاری هەیە. گرنگی ئەم چالاکیانەوەیە کە کۆمەلگا هوشیار ئەبێتەوە و هانی خەڵک ئەدەین کە تا ئێرە بێ ئەم تونند و توێژی و هەڕەشە و تالیق و ئەم شتانە تا ئێرە بێ بۆ هەستێ ئامانجی ئەوەیە زانکۆ بخوێنێت پاڵپشتی سەرجەم ژنانی خاوەن پێداویستی تایبەت بێت. ئامانجم ئەوەیە کە بتوانم زانکۆ تەواو بکەم و منیش وەکو مرۆڤی ئاسایی بخوێنم و تەواوی کەم و ئاواتی خۆم بێنمەدی خوێندکارم. بە تایبەت لەم 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان چالاکی بکات. بەڕاستی هەندێک لە کورتە باڵەکان ناوەکانیان ناهێنم، هەندێک جار لەبەر جسمیان ئەڵێن گوێڕە یا شتێکە پێیان ئەی بە دەرچنە دەرەوە بەڕاستی یان هەیە ئەڵێ من کچم براکانم ناهێڵن. ئەنی بەڕاستی حەزەکەم ئەوانە هۆشیار بنەوە. خۆم هاوڕێی کورتە باڵام هەیە ئاوا کچە ئافرەتە خەونی گەورەی هەڵگرتووە ئەوێت بە بیرۆکەکانی لەگەڵ سەردەم و ڕۆژگار خۆی بگۆنجێنێت ئاواتی سەرجەم خاوەن پێداویستە تایبەتەکان بەدی بهێنێت. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.